بله تماشاوان نجا کرتی تندرستی است و کوالیتی او خدمتگزاریانه که پیشکش وڵاتیان هەرێمی کوردستان کرد چونیتی ئیدارەکردنی ئەو کرده لە بەرنامەی دابێش ئەمڕۆ لە گەرمیوانەکانمان دابێشەکەین. بەڕێزان هەوڵە دەین ئەو بەدوادەچوونە ڕۆژنامە نووسەیە کە کردمانە کێشە و سەرنجی خەڵک لەسەر کەرتی تەندروستی بەگشتی تایبەتەوە لە هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسەیە کە مەکانی تەندروستی لە پارێزەکانی هەرێمی کوردستان قسە لەسەرکەن کاگەلو بوو لە ئێستادا ئانکو دنەهادا خەڵکی کوردستانی گلەیە ئەوەیەکی هەیە کۆکو پێدڤی ئەف کردە خزمەت گوزاری ناهێتە کردن خزمەت گوزاری ji باوڵاتیان ناهێنە دابینکردن ئانکو هاوڵاتیان هەرێما کوردستانی ji بۆ چارەسەرکردنا نەخۆشیەکی ئەتیادی بەرێخۆ دیکەنە وڵاتین دەردور حتا وڵاتین دوورەدەست ئەڤە هەند و پاکستان و خەریکە دێ خەڵکێمە چتە وڵاتێکی وەکو ئەفغانستانی ji بۆ چارەسەری دەمێکدا تێگوتن کو لە باشووری کوردستانی دکتۆرین gelek baş hene dikarin ji diktorên dewrober başarê îlaca hawڵatiyan bikin em ê hewl بدەین digel mêvanên xwe zortirîn wan pisyarên ku li cema giringin bersivan bi dest bixin bo vê yekê jî me mêvandariya berêzan Diktor میران محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی لە پارێزگای سلێمانی هەروەها دکتۆر نزار عسمەت ڕێوەبەری گشتیە ساخڵەمیە لە پارێزگەها دۆکێ لە ئێستۆدگەژی بەرێزان دکتۆر سامان بەرزنجی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر و دکتۆر حەیدەر سابیر پسپۆری نەشتەرگەری گشتی و یەکێک ڕەخنەگەرێک لەم بارەیە کردووە ئەم بەخێرهاتنە میوانێن خۆ دەکەین بەڵێ ئەچینە سلێمانی دکتۆر میران لە بەرێستانەوە دەست پێ بکەم بە حکمیەوە لە ئێستایدا لە شاری سلێمانی بەهۆی قەیرانی ئابوووریەوە بەهۆی سیستەمی پاشاکەوتکردنی موچە بایکوتکردن هەیە چەند مانگێکە بەردەوامە چەندین فەرمانگەی حکوومەتی هەرێمی کوردستان گرتووتەوە ئەمە تەسیر لەسەر کەرتی تەندروستی نەبووە لە شاری سلێمانی بله می وگرینه دوکی بله دکتر نزار تا سلیمانی برهفت بد گره پرسگیری کن دنگی هنه امیجتا دست پی بکن لباجار دوکی بگمان بسدم هاتنا رجی که زور آواران لورجی گلایی جکرت ساخلامیت کردن که پیوست خدمتگزاریان به حالتین خواه دابینا که بگمان گلکی آراسندن جل دور ویکنه سرنجاوه زۆر سپاس بەهاوێن بەڕێز وەکی خۆیایە و ژمارێکە زۆرە ئاوەرە قەستەی پارێزگەها دهوکێ کردە و هەروەسەژی شەر بەرداوامیە شەڕی وەکی لێ کارتێکردنەکە مەزن سەر هەمی کەرتێ خزمەتگوزاری بێ نوژوانژی کەرتێ ساخلەمیە بێگومان وەکی پێویست وەکی مە پلان بۆ داڕێژتین دبیت ئەم نەشابین هەمی خەونت خوب جێبینین هەمی ئارمانجا بجێبینین بشین وەکی پێویست خزمەتە خەڵکی خوب بکەینەوە و ئاستێکی زۆر پێشکەفتی خزمەتی تەندروستی پێشکەش بکەینەوە لێ ڕاگرتنە خزمەتێن تەندروستی وی شێوەی هەی گەهاندنە خزمەتێن تەندروستی بۆ ئاوەرە و پەنابەرە و ڕاگرتنە خزمەتە دام و دەستگەهێن ساخلەمیە یەتخوجهێ پارێزگەها دووکێ کارێکی مەزن بووە و شێم بێژێمژی ئێکش دەستکەفتە بووە و حتا نوکەشیانە بەرداوامیە پێ بدەین بەڵێ لێ دکتۆرە ئەف دەستکەفتە سەر حسێبە خەڵکی دووکێ بووە پێگوتن کو ئەف دەستکەفتێن تو بەحسکەی سەر حسێبە خەڵکی دووکێ هەبووە دەمێکێدا خەڵکی دووکێ بخوا پێدوی دابینکردنە خزمەتگوزاریان تەندروستیە بوو نمونە gelek ناحی gelek جهەنە لە دووکێ بدەهان هزار کەس لێ دژین دکتۆرێکی وانە ئەنکە دکتۆرێکیش هەیە بە ئەژی وەکو پێدوی داوام ناکە ئان بنگەهێن تەندروستی وەکو پێدوی کەلوپەل تێدانینە ئەس وێ باوەڕێ مەل سەر حسێبە خەڵکێ دووکێ نەبووە لێ بەلکی منافەسە هات بیتەکردن خزمەتێدا ئەس وێ باوەڕێمە ڕاستە خەڵکێ دووکێ هەمیە هەواری کار بووە دوێ قەیرانێدا پشتەوانیا حکومەتێ کردە پشتەوانیا لێ قەومایە کردە و تەحملە کێمیە هەندێک خزمەتا کردە لێ وێ باوەڕێدامە کو نەش بەر تنێ قەیرانە مرۆڤی کارتێکردن یتخراب سەر کەرتێ تەندروستی بووە کەرتێ تەندروستی مە وەک ڕێبەبەریا گشتە ساخلەمی پارێزگا دووکێ هەوڵدایە بەڵانسێکی پەیداکەینەوە ئانکۆ خزمەتێت ئەم دگەهینە ئاوارە و لێ قەومایە زێدەترمە پشت بەستن سەر ڕێکخراوێن نیبدەولەتی کردە و مەداخوازە هاریکاریە جواکێ نیبدەولەتی کردە و پتە پشتەوانیامە بکەنەوە پشتەوانیا کردە داسێ پێدوی دابووە و نوژدارێتمە پەرستارێتمە بەرداوامیە بدن هاریکاریا ڕێکخراوی نێودەوڵەتی داسێ پێدوی پشتەوانیامە کردە تاڕات دەکێ باش
بەڵێ ئەشێ مژمەتە تا ڕادێکی باش پشتەوانیا جوواکێ نیودەولەتی ئەم شاینە بەردامێنەوەن لێ هێشتا خاستا مەپترە چونگو حەجمێ قەیرانێ زۆر مەسترە شندێک و ئەو خزمەتت نوکە ئەم بشێن بەرداوامی بدەینێ چه شێم بێژم بۆ ئاوەرە و لێقاومایە هەروەسەژی بۆ خەڵکی خۆجهێت بەڵێ دکتۆر بێگومان سەرنجێن خەڵکی ماوەرگرتنە ئەمزانی کاکێشە و گلەیە چاندن ئەمێ ئەم پرسیارێندن گێن سەیەن خەڵکیان ئەمێ ڕاستەکەن دەمێ بێت بەڵێ دکتۆر سامان ئەمێ لە بەرەسانەوە بپرسم ئەمە حقیقەتێکی ئەمە قسەی خەڵکە ئەمە سەرنجی خەڵکە خەڵک گلەیە لە کەرتی تەندروستی هەیە لە کوردستاندا بە تایبەتێکی ئەمە باسی پارێزگای هەولێر بکەین وەکو بەرپرسی یەکەمی ئەم کردە بڵێ بەڕاستی کەرتی تەندروستی بە بەردەوام پێویستی بە ئیدامەکردنێکی باشەیە پێویستی بەوە هەیە کە دەبێت بەدەر لە قەیران پێداویستەکانی بە ڕۆژانە دابین بکەین بەڵام ئێمە بەداخەوە کەتینە ناو کۆمەڵێک قەیرانی ئاوەرەکان وەکو بەڕێز دکتۆر نەزار باسی کرد ژمارەیەکی زۆری ئاوارەکان کارێکی زۆری کردوتە سەر خزمەتگوزاری تەندروستی ئەو لێشاوی ئاوارەکان کە ڕویان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کردیەوە بە تایبەتی لە شاری هەولێر و بە تایبەتیش زیاتر لەو دوو مانگی ڕابردوو لەگەڵ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ واروها قەیرانی ئەو شەڕە نەگریسەی دژی داعش کە ئەویش کۆمەڵێک پێداویستی تایبەت هەبوو و قەیرانی دارایی لە کاتێکدا ئێمە خۆمان لە قەیرانی دارایی دابووین ئەوانە هەمووی هۆکارن اینجا ئەوانە هۆکاری تری لێککەوتەوە بۆ نمونە دامەزراندن نییە تۆ ناتوانانی ئیدامە بە ژمارە و زانی لە کوردستانە زۆر بەرنەمام کردووە لە سەرکێشە خزمەت گوزاریەکان لەگەل هەر بەرپرسێک قسە بکەی یەکسەر ئەو باسی قەیرانەکانی وەکو وایە تۆ بڵێ ئەمە بیانوویەک بیانی بەدەستەوەخو لەم کێشانە ڕابکە لە کاتێکا کە لە وڵاتێک قەیران دێتە پێشەوە ئەم کردە بە تایبەتی و کەرتانەی کە خزمەت گوزاری سەرەکی بە وڵاتیان دابینەکرێت بە جددیترە چنە پێشەوە هەنی ئەمە ئەکرێ و یەک بێ قسەکەت جوانە کاکار تاوەکو بە بەڵگەوە ڕوونکردنەوە بدەین ڕاست دەکەی لەبەرەوەی ئێمە قەیران تەسیلێ دەکات چونکە کەرتی تەندروستی و سیستەمی تەندروستی لە وڵاتی ئێمە بە تەواوەتی لەسەر ئەرکێکی گەورەی حکوومەتە لە دنیای پێشکەوت و نییە لە هیچ دنیادا کەرتی تەندروستی سیستەمی تەندروستی خزمەتگوزاری تەندروستی تەنها پشت بە حکوومەت بەستێ هاوڵاتی خۆی بەشدار دەبێت لە سیستەمەکە هاوڵاتی خۆی دووەمیان حکوومەت پاڵپشتێک دەبێت پاڵپشتێکی دەتوانین بڵێن سەرەکی نابێت پاڵپشت سەرەکی سیستەمی بەڕێوەبردنەکە خۆی لە ڕێگەی ئەو تەمینی ساحی و ئەو تەمینەی کە هاوڵاتی خۆی تێدا بەشدارە بەڵام قەیرانی ئێمە بەتاکید چونکە لە ڕووی بیناسازی لە ڕووی ژێرخانی تەندروستی کە فراوانکردنی نەخۆشخانەکان دروستکردنی نەخۆشخانەی نوێ دواتر لە ئامێری پزیشکی لە دەرمان و پێداویستی پزیشکی هەمووی قەیران بەڵێ دکتۆر ئەچینە لای دکتۆر میران محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دکتۆر دووبارە سەڵاو ئەگەر پرسیاریم پێشتر نەگەشت بێت دووبارە کەمەوە لەسەرەوەی کە لە شاری سلێمانی بەهۆی ئەو قەیرانە و سیستەمی پاشەکەوتکردنی موچە بایکوتکردن دەست پێ کردووە لە کۆمەڵی فەرمانکە ئایا ئەمە کاریگەری نەبووە لە سەرکردی تەندروستی لە شاری سلێمانی؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان دیارە لە ناوکەرتی تەندروستی بایکۆتکردن ئێمەی نەگرتوێتەوە کە ئێمەی نەگرتوێتەوە هۆکارەکەی ئەوەیە کە تەندروستی بوعدێکی تایبەتی هەیە ڕەنگە فەرقێکی هەبێ لەگەڵ دایرەکانی تر ئێمە خزمەتی مناڵی ئەو کەسانە دەکەین کە بایکۆتیان کردووە خزمەتی مناڵی ئەو مامۆستایانە دەکەین کە بایکۆتیان کردو بۆیە ئێمە بوعدەکەی ئەوەیە کە پزیشک و کارمەندانی من بڕیاریان داوە کە وێڕای بێموچەیش خزمەت بکەن هەم لە ڕووی ئینسانیەوە هەم لە ڕووی زانستیەوە هەم هەندێک خەڵکیش لە ڕووی دینیەوە بۆیە من لێرەوە بە جەنابە دەڵێم کە خزمەت گوزاری پار چۆن بووە ئەم ساڵ بە هەمان شێوە خزمەت گوزاری لە ناو شار و لە گوند و دێهاتەکان پێشکەش کراوە بە جوهدی ئەو پزیشک و کارمەندانەی کە کاریان کردووە بۆیە من سپاسی هەموو ئەو پزیشکانە دەکەم کە وێڕای ئەم قەیرانە داراییە بەردەوام بوون و سپاسی هەموو ئەو کارمەندانە دەکەم کە شەونخونیان کردووە و دەستیان دەکەم کە ئیشەڵڵا لە ڕووی پێداویستکەکانی تەندروستیەوە ئایا ئێوە لەمە هیچ کەشێکتان نیە؟ بەڵێ با من عەرزی جەناب بکەم خزمەتگوزاری تەندروستی دیارە لەم چەند ساڵەی ڕابردووە پێشکەوتنێکی بەخۆیەوە بینیوە لە هەندێک ئاستەوە بە نمونە جاران تەنها مستەشفاکان هەبوو نەخۆشخانەکانی ناو شار وەزارەتی تەندروستی هەوڵی بدا کە ئەمە فراوان بکە گوند و دێهاتەکان بگرێتەوە احتیماد کاتە سەر بنکە تەندروستیەکانی دەرەوەی شار دەرمان لە ڕووی کوالیتیەوە ئێستا دەرمانەتوانی بڵێ زۆر لە ساڵان باشترە طبعاً ئەم قەیرانە تەسیری کردوتە سەر ئێمە ئەم قەیرانە پزیشک و کارمەندەکانی ئێمە پارەیان پێ نییە و لە هەمان کات
سەیری فەرمانگەکانی تری دراوسەی دەکات دەوام ناکەن بەس ئەم هەرە بێ دەوام کا لەبەرەوەی سەحە شتێکە کە ناکرێ بوەستێ و پێشکەوتنی هەموو وڵاتێکیش لەسەر سێشت بەندە یەکێک لەوانە ئینکەمی خەڵک معاشی خەڵک یەکێ لەوانە تربیە یەکێ لەوانە تەندروستی بۆیە من بە معجزەیدا دەنێم کە ئێمە لە شاری سلێمانی وەکو کەرتی تەندروستی بە پێوە ماوینەتەوە و خزمەت گوزاریەکانمان هەر وەکو پار وایە بەڵێ دکتۆر حیدەر ئەو هەرچێک بەرپرسی یەکەمی کەرتی تەندروستی بوون گشتی لە باشووری کوردستاندا ئایا ئەکرێت ئێمە بڵێن کە لە کوردستانە ژێرخانێکی تەندروستی پتەومان هەیە؟ نا من لەو قەنەعەتە نیم کە ژێرخانەی پتەومان هەبی ئەمە ئیمکاناتەکی بەشەری چاکمان هەیە بەڕاستی دکتۆرەکانمان دکتۆری زیرەکەن بە بەڵگەی ئەوەی ئەو دکتۆرانەی کە ئەوەی بەگەنج و ئەوەی لە تەمەنەك دەچیتە هەر وڵاتەکی بیانی لە هەموو تاقیکردنەوەکان دەردەچی و پزیشتی زۆر سەرکەوتوشی لێ دەردەچی و کارمەندەکانیشمان لە زۆربەی هەرە زۆری بەشەکان کارمەندی بە ئەزمون و ئیشکەر و دڵسۆزن و کەرتی تەندروستیش ئەو کەرتەیە کە ناتوانی دەوام بەجێبێلی چونکە ناتوانانی نەخۆش بەجێبێلی یعنی نەخۆش حالەتەک نییە بەجێبێلی بەنسبەت ئیمکاناتی مادی لە بۆ کەرتی تەندروستی زۆر مهمە یەک لەو کاریگەریانەی کە کەرتی تەندروستی وا لێ کردێ پەچی بکەوی ئەو بودجەیە کە لە حکوومەتی هەرێم دابش کرایتە سەر وەزارەتەکان و تەرخانی کردێ لە بۆ کەرتی تەندروستی تۆ باسی دکتۆرەکانی ئێمەت کرد بۆ نمونە لە ساڵەکانی هەفتە شەستەکان هەفتەکان عێراقێکێک لە وڵاتە نەبوو کە باشترین دکتۆر لێ دروستە بوو بۆ نمونە وڵاتانی دەوروبەریش ئەتیمادیان لەسەر عێراق بوو ئێستا پێچەوانەکەی ڕاستە ئێستا خەڵکی ئێمە بوو نمونە لە باشووری کوردستان بە ڕێژەیەکی زۆر خەڵک ڕوو لە وڵاتانی تر ئەکە بۆ چارەسەرکردن ئەی ئەمە بوو هۆکارەکەی چییە سەردانی دەرەوە دەکا کاتی خۆی لە وڵاتی مسر عادل ئیمام قسەی جوانی کرد گوتی ئەو کاتە زانیم کە وڵاتی مسر بەرەو داڕوخانە کە حوسنی مبارەک لە بۆ سادەترین نەخۆشی دەچوت چارەسەری خۆی لە دەرەوەی وڵات بەرپرسەکانیشمەوە بەرپرسەکانی ئێمە کامەیان نەک نەخۆشی تەنانەت ئەزمایشەی تاقیگە لە هەولێر ئەنجام دەدەن لە بۆ فحوساتێک دەچنە دەرەوەی وڵات خەڵکیش چاو لە ئەوان دەکا زۆر گرنگە ینی بەرپرسەکان دەبی حسابی ئەوە بکەن ئەوانە قیادەی میلەتەکەن ئەگەر ئەو چۆن هەڵوێست بکە ئەمش هەروە ئاوها هەڵوێست دەکەم ینی کە ئەتوو هەوڵتدا متمانەی میلەتەکەت بە دکتۆرەکانت کەم کردەوە متمانەی میلەتەکەت بە کەرتی تەندروستی کەم کردەوە کەم دەبیتەوە چونکە وا پەروەردە دەکرێت ئەوە کاریگەرێکی زۆری هەیە بەڵێ دکتۆر سامان ئەگەر ئێمە بین پێشتریش چاپێکەونێکی تو یەکێکی لە میدیەکانم بیست باسی نەخۆشخانەکانی شاری هەولێرەکەی کە زۆربەی نەخۆشخانەکان بە تایبەتی نەخۆشخانە هەیە هەر هەمووی ئەوانەی لە ناو نەخۆشخانە ئەو نەخۆشانە هەمووی ئەوارەکانی مووسڵن و ئەو جێشی عێراقن و ئەو بریندارانەیە بڵێ ئێمە لەگەڵ دەستپێکردنی و ئۆپەراسیۆنە نەک تەنها نەخۆشخانەکان تیمەکانی تەندروستی ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە ئەمبولانس و کارمەندی ڕاهێنراوە بە سوپاسەوە لە ڕێگای نزیکی مەفرەقی بەرتڵە و حەمدانیەوە برینداران دەگوازنەوە و ڕۆژانە ژمارەیەکی یەکجار زۆر کە لە تەسەوور ناکرێت ئەو بریندارانە دەگەێنرێنە ناو نەخۆشخانەکان و هەندێکیان بە خۆیان دێن لە ڕێگەی ئەوی ئۆتۆمبیل لە سەربازیەکان ئەی نەخۆشەکانی ئێمە بە تەکید ئێمە ئەوە زەختێک لەسەر تەواڕەکانی تریش زیاد بووە لەسەر تەواڕی فریاکەوتنی ڕۆژهڵاتین و هەروها لە فریاکەوتنی ڕۆژاوە و ئیمەرجنسی هەروها لە نەخشانی هەولێری فێرکاری چونکە و لە بنکە تەندروستیەکانیش بە تایبەتی لە قەزای خەبات چونکە نزیکە لە سنگەرەکان لەناو مووسڵ بۆیە ئەو فشارە زۆرە بەڕاستی لە ڕادەبەدەرە پێویستی بەوە بوو کە حکوومەتی عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی UN پلانێکی و بودجەیەکی تایبەت و ژمارەیەکی زۆر لە پێداویستی پزیشکی ئامادە بکەن بۆ ئۆپۆراسیۆنە چکە ئۆپۆراسیۆنە فەرقە لەگەڵ ئێمە پرسیار بکەین لە مستەشفەکانتان لە شاری هەولێر حەشدی شعبی بریندارەکانی حەشدی شعبی سوپای عێراق لێرە تیمار دەکرێن لە کاتێکە حکوومەتی عێراق یارمەتیتانەدا وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق ئێمە سەرچاوی پێداویستیمان هەر عێراقا بە شێوەیەکی سەرەکی ناتوان بڵێم یارم بەڵام یارمەتیەکان بە جێرەی پێویست نییە بەتایبەتی لەم بەتایبەتی لەو ئەزمایی 50 و قسوور ڕۆژە ئەوەی عملیات بە هەر ناوێک بەڵێ ژووری عملیات بە سەرۆکایەتی دایرەی سەحی هەولێرە و نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی و بڕۆایەتی گشتی تەندروستی مووسڵ و هەموو ئەو لایەنە پەیوەنددارانەی تێدا هەیەەوە لەسەر ئاستی کاردێریەوە پەیوەندێکی باش و ڕۆژانە کۆبنەوە دەکەین بەڵام بە جێرەی پێویست نییە چونکە ژمارەکە زۆرە و هەموو ڕۆژێکشە ئەوە نییە تەنها ئەم ڕۆژمارێکی زۆر بێت و بەیانی
هەر ئەم جماعەت بۆیە بە بەردەوام نەخۆشخانە فریاکەوتنەکان بەتاڵ دەکەین بۆ نەخۆشخانە گشتیەکان بەڵکو شوێن بە بەردەوام ئامادە بێ بەڵام شوێن نامێنێت بۆیە ئێستا بیر لەوە دەکەین وان نزیکە هەفتا قەرەوێلەی تر زیاد دەکەین لە چەند شوێنێک کە وەکو هۆڵە و ئامادە دەکەین لە چەند ڕۆژ داهاتوو دەبێت نەخۆش تێ بکەین بەڵام من هەندێک تێبینی ترم هەبوو لەسەر تکای بەڕێز ئەگەر فرسەتێک بدەیت لەسەر بەتایبەتی چونە دەرەوەی نەخۆش پێشەم شتێک باسی ساڵانی زوود کرد باسی ساڵانی ئەوەی ئێستا کە دنیا زۆر بەرەو پێشکەوتن دەچیت بە تایبەتی دنیای پزیشکی ئامێری پزیشکی زۆر بەپەلا کە پێویستی بە پاڵپشتی دارایی هەیە ئەویان دووەم سیاحی طبی پێ دەڵێن مدیکل توریزم ئەوەی کە سیاحی گەشتیاری تەندروستی لە هەموو دنیادا وڵاتان هەوڵ دەدەن ببنە وڵاتی یەکەم لە گەشتیاری تەندروستی لەو ناوچەیە مەسەلەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئوردنە تورکیا لەو لە کۆریای جنوبیە دەگەڕێنەوە لە وڵاتانی ئەوروپی بۆیە دەتوانم بڵێم وەکو ئێستا کە بزنسێک ئەوەی هەیە دکتۆر لە کوردستانە ئەوە نابینرێت بە پێشەوانەکەی ڕژەیەکی زۆر نییە کاکەکەین لەوانەیە ئەمە کەس و کاری خۆم هەم بێ زۆربیان ئەوە پەیوەندی بە خەڵک زۆر هەیە خەڵک زۆر هەیە سەردانی سنوورەکان کە ڕۆژانە بزانە خەڵک سەردانی سەفارەتەکانی تورکیا و ئێران بکە خەڵێکی ڕۆژانە چەند ویزاوەرەگێ بوو نەخۆش بەڵام زۆربیان من پێت دەڵێم و کاکتۆرش لێ بەڕێزان دەگەڕێنەوە لەسەر پێویستی بە دەرەوە بەڵێ ئەچینە دۆکی دکتۆر نزار ئەمێ بەگەرینە جەمتە مەگوت ببالگە هەیە ببالگە لە گەلێکی دەڤێرێن پارێزگەها دووکێ بۆ نمونە مانگەشتی هەیە گەلێک نەحیێندنە کە ئەم vê بۆ نمونە بینین دکتور لێنینە دکتور بۆ نمونە شێڵادزێ وەرە دێرەلوکێ 5,000 کەس 6,000 کەس لەوان دەڤێرا دژین ئەگەر دکتورەکە بیت گەلو بوڤەیەکەوە چ کردە ئەنیاف خەلکێکی پێدبینی نەچاو دەریە ساختەمە بێتە کێرن خەلکێکی ماندی خەلکێکی قوربانی دەروێ دەڤێرێ بله بێگومان ئەکیت خزمەتە تەندروستی تڤە هەمی جا هەبیتن و تڤە تایبەتیژی هەمی کۆمەلگەها تایبەت کۆمەلگەها و ناحیا تڤە نوشدار هەبنەوە و هەمی نەخۆشخانە ژوەکی پێتیڤی بێت نوشدار هەبن لێ گونەها قەیرانەیە زێدەتر گونەها بابەتێ هەبوونا دکتورە و دامەزراندنە وانە هەر وەساژی وەکی پێویست دکتۆر نەهاتینە دابشکردن لێ ڕەخنایە سەرشێوە ئیداراکردنا ڤیکەرتی تێگوتن کول gelek cihan gelek دکتۆر لێنە لە هەندێک جیهانجی چ دکتۆر لێنینە بیت تەڕادێکی ئەوە ڕاست بێت بەس وەکی تەدەڕوجە طبی تڤە دکتۆر بێنە دامەزراندن تڤە دکتۆری نیشتەجێ بۆ نەخۆشخانە بێنە دامەزراندن و ئەوێت نیشتەجێ 2 ساڵێت وان خلاص بووین تڤە بچنە پلەبەندیە گوندا و پاشی ئەوژی پشتی ساڵێکی بزڕ نەوە نیشتەجێ دێرین و پاشی بچنە خاندنێ و ببنە دکتۆرێت بسپۆر لێ نهۆل کوردستانی ئەف چەندە پرۆسساتی ڕاوستاندن ژبەرک و دامەزراندنە دکتۆرە هاتی ڕاوستاندن وەک دهوکێژی تایبەت تەسیرێکە مازن دهوکێ بووە چونکو وەکی پێویست دکتۆر بە دهوکێ نهاتینە دامەزراندن دەبیت ئاسیدا کێشە نەبیت بەس ئاستێ ئیدارەکردنا vêkertî çawatka tawzîfkirina van diktora kêşet vêyekê de hebît نەخێر tenê îdarekirdin nîne kak hekar hatna doktorekî tu behsê doktorêt bi sport key doktor me çend renga doktorêt heyn me doktorê niştecê xola û dêrîn û doktorêt bi spor hene hebûna doktorêt bi spor her warekî da me wekî pêwîst ji mare nîne ku em bideyne akirê û zaxo û amêdiyê û berdereş wal dihûkê jî hemî nexweşxana pê pir bikêyneve ji mara doktora seranserî parêzgeha dihûkê zorakê me çi bi spor çi doktorêt niştecê lê tesîra mezin ew e doktorêt niştecê nehatîne damezrandin û ev jî berhindem neşin doktora wekî pêzferekê ne dêre bûne hatine damezrandin doktora ve xemsariyekê bûye nahiyedî jî li Herêma Kurdistanê li gor wî amarî ku bi destmê keftiî wezareta saxlamiye 11 bû 12,000 doktor hene teîn kirine ملاکە حکوومەتێ دا گەلو ینی قەزاک و ئەکوامێدیە مەستەرین قەزاش ڕێزیان نفوسێ جوگرافیە بێ لە دۆکێ پێدبێژی مشکلە دکتورایە ینی بوو کاکێ بەڕێز کاک هەکارەوە پێشچاوێت منن ژمارە دکتورێت دهوکێ هەمی پێک و 943 دکتورن و ئەvە بەشی هەمی پارێزگەهێ ناکەنەوە ئەگە تو بەراوردکەی گەل پارێزگەهên dî gelek ferq û cidahiya hey hebûna doktora da ez vê nakeme gunehên parêzgehên dî belku wekî pêwîst sistemê damezrandinê
تنێ تەرکیزل سەرهندت کرد کاڤەرکیش زانکوێ تەخەڕج بووینە دلوی باژێرێنە دامەزراندن خەلکێکیش باژێریە دلوێرێنە دامەزراندن و ئەوە شتێکی دروست نینە ji ber hindêjî ew ji mara bû dihûkê hatiye damezrandin bes xerîcê zankuya dihûkê بله دکتۆر دەبەگەرینە جەنتە mezin kiriyel ser rewşa xizmetê tenduristê. بله سپاس دکتۆر میران لە سلێمانی سەرنجێکی تریش هەیە دکتۆر هەیە لە هەفتەیەکە 2 بۆ 3 ڕۆژ داوامەکە بە تایبەتی دکتۆر موقیمە دەوریەکان بەس لە شوێنە گەرمەکان داوامەکەن ئەنی لەوێش هەیە بەڵێ کاکە کار نەخێر لە شاری سلێمانی ئێستا مقیمەکان هەمویان دەوام دەکەن و مقیم هەیە تقریبەن 18 دەوامی هەیە مقیم هەیە 20 دەوامی هەیە مقیم دەوریەکان ئێستا لە شاری سلێمانی لە هەموو نەخۆشخانە و لە قەزا و ناحیەکانی سنووری پارێزگای سلێمانی لە دەوامن ڕاستە ئەم وەزعی بێمەعاشیە تەسیری کردوتە سەر خەڵکەکە وابزانم لە هەموو کوردستانیش خەڵک بێتاقەتێکی پێوە دیارە لە کاتی دەوامکردن بەڵام هەتا ئێستا ئێمە وەکو ئاماژەم پێدا مقارنەتەن بە وەزعی کە لە شاری سلێمانی هەیە بەو قەیرانە داراییە و بۆ بارودۆخە سیاسی کە لە شاری سلێمانی هەیە ئێمە خزمەتگوزاری تەندروستی بە جوودی پزیشک و کارمەدان وەکو خۆی ماوەتەوە بەنسبەت دکتۆرەوە ژماری دکتۆر من حەزەکەم هەندێک قسەی لەسەر بکەم لە هەموو هەرێمی کوردستان ژماری دکتۆر کەمە لە 10,000 کەس ئێمە نزیکەی 6 دکتۆرمان هەیە ئەمە لە ناو شارەکان ڕەنگە لە دەرەوەی شار لە 10,000 کەس 5 دکتۆری کەمتریش بەرکەوێ 4 بۆ 5 دکتۆر ئەمە بەدەست ئێمە نییە ئەمە ساڵانە ئێمە دکتۆر دامەزراوە جگە لەم ساڵ نەبێت کە دکتۆرەکان تا ئێستا دانەمەزراون بەڵام ئێستا من تۆزە لەمەوە پێش لەگەڵ جەنابی وەزیر قسەمان کرد لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ سوکە وعدێکیان پێداوە کە ئیشەڵڵا لە هەفتەی ئایندە ئەم مەوزوعە باس بکرێ و دابمەزرێن ئێمە لە شاری سلێمانی کاکە کار حەزەکەم هەندێشتت پێ بڵێم تەنها ئەم ساڵ لەم قەیرانە داراییە نەخۆشخانەی شارمان بە تەواوەتی خستۆتە ئیش عینایەکی 55 تەختیمان بەو پزیشک و کارمەندانی کە هەیە بەڕێوە بردووە خودەجێکی ستاندەرمان کردوێتەوە کە بەس ئەم ساڵ نزیکەی 4500 مناڵی تازە لەدایک بووی وەرگرتووە لە نەخۆشخانەی هیوا گەیاندومانەتە نەخۆشخانەیەکی باش زەرعی مۆخمان کردووە 12 کەس زەرعی مۆخی بۆ کراوە لە شاری سلێمانی بۆیە من خزمەتگوزاری تەندروستی ئێستا نەک بە باش دەیبینم جوهدەکەی دایم ئەگەڕێنمەوە بۆ ئەو خەڵکی کە هاوکارمانە من حەزەکەم هەنێشتت پێ بڵێم شاری سلێمانی احتیمادی لەسەر ئەهلی نەبووە هەڵکەوتەی خەڵکەکە وایە کە دائیمەن احتیمادیان لەسەر نەخۆشخانە حکومیەکان بووە بۆیە لە لای ئێمە ئەهلی کەمتر چوە بەرەو پێشەوە ڕەنگە لە هەولێر ئەهلیەکان بە قووەتر بن ئێستا دەستی پێکردووە نەخۆشخانەی بەڵام لەمەیە لە نەخۆشخانە حکومیەکانە کە بودجەیەکی باش بوو تەرخان کراوە 53,000 موظف هەیە لەم وەزارەتە ئیشەکە و هەموو بۆ نمونە 75 مستەشفا هەیە 993 بنکەی تەندروستی هەیە و هەموو احتیمامە حکوومەت پێ بدرێ لەبەرەوە خزمەتگوزاری بە هاوڵاتیان دەبین بکرێ و هاوڵاتیانیش لەو بێدەرامەتیە و مستەشفاریەکانیش کە باسەکرێ بەو هەموو پارە زۆرە لە خەڵکی وەرەگرن ئەی خەڵک ڕۆڵەکێ بکە کاک دکتۆر میران کاکە کار من یەک ئامارت پێ دەڵێم ئەم ساڵ تەنها ئەم ساڵ 210,000 مناڵ لە خەستخانەی مناڵان بینراوە مەسەلەن نزیکەی 5,000 قەستەرە و باڵۆن کراوە ئەمە چێ کردوێتی 400 نەشتەرگەری دڵ کراوە لە هەموو خەستەخانەیەک سەر و 5,000 نەشتەرگەری تایبەت کراوە ئەمانە هەمووی ئەو پزیشک و کارمەندانە کردویانەوە ئەگەر سەیری ئامارەکان بکەی ئامارەکانمان لەگەڵ پار هیچ فەرقێکی وای نییە ئەمەش احتیمادی کردوتە سەر چێ سەردەوامی ئەو دکتۆرە گەنجانەی کە دەوامیان کردووە و دەوامی کارمەندان و فەرمانبەرانی تەندروستی تۆ لە شاری سلێمانی وەرە خۆت مقارنەکە بە سێکتەرەکانی تر بۆیە من دامناوە کە سەحەم بە موعجیزە داناوە من سەدان جار ئەیڵێمەوە من دەستی پزیشک و کارمەندان ماچ دەکەم کە لەم وەزع داراییە توانیویانە خزمەتگوزاری پێشکەش بکەن و شتی نەوعیش بکەن بەڵێ دکتۆرە گەرینەوە دکتۆر حەیدەر 55 تەختی عنایە بکەنەوە بەڵێ دکتۆر میرانە گەرم وڵات هەمووی بکەنەوە بەڵێ دکتۆر حەیدەر ئێمە کردبین باسی کەرتی تەندروستی تایبەتیش بکەین تایبەت و گشتی لە کوردستانە ئایا کەرتی تایبەت توانیویەتی فعلەن جێگای خۆی بکاتەوە کە لە ئێستادا زیاتر لە 6 نەخۆشخانەی کەرتی تایبەتەنە بتوانێت وەکو پێویست خزمەتگوزاری دابین بکە؟ بەڵێ کەرتی تایبەت خزمەتگوزاری پێویست لە گیرفانی هاوڵاتی دابێ؟ بەڵێ بخۆی کەرتی تەندروستی تایبەت کاک هەکار لە هەموو دنیا گرانە ئەمن ناڵێم لێرە هەرزانە لە کوردستان ئەوە ناڵێم بەس ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ هەموو دنیا
هێشتا ئێرە هەرزانترە کەرتی تایبەت گرانە دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی کلاسی پێویستە بەتەکیید گرانە تۆ تو خەستەخانەك بینە پێشچاوی خۆت کارەبای لە بۆ دابین دەکەی پاک و خاوێنیە دکتۆرە ستافە هەر نەخۆشخانێک 300 دکتۆری هەیە زیاتر لە 50 پزیشکی بەس نیشتەجێی هەیە کە ئیشی لێ دەکاتن ئەوانە هەمووی بە پارە دەسوورە ئەتو ناتوانانی گلەی لە کەرتی تایبەت بکەیت کەرتی تایبەت بەس دەتوانیت تهدیدی بکەیت دەتوانانی قبول نەکەی ئیستیغلالی خەڵک بکرێ ئەوە دەتوانی بەڵام ئەگەر بتوێ هەرزانی بکەیت تا حدێک دەتانی هەرزانی پێویست چاودێری لەسەرم کەرتە هەیە وەکو پێویست ئەوە تایبەتە بە سندیکای پزیشکان ناتوانم ئەو زەمانەتە بدەمێ کە بەڵێ 100% چاودێری هەیە سندیکای پزیشکان نەیتوانی وەکو پێویست چاودێری نەخۆشخانەکان بکە بەڕاستی چکە زۆر جار نەخۆش ئیستیغلال دەکرێتن بەڵێ کەواتە کەرەمە باین پرسێکی زۆر گرنگ باسکەین دکتۆرەویش مەسەلی کوالیتی دەرمانە بۆ نمونە بچۆ سەیدەلیەک ئەڵێ ئەم حەبە ئەسلیە ئەمە کوالیتی باش نییە هەنی لە دنیای تریش لە وڵاتانی تریشەوە هەیە کە دەرمانی ئاستی و ناعاستی هەبێ هەنی کوالیتی دەرمان لە کوردستانە دوای ئەو هەموو کێشێکە بەسەر هاوڵاتی هاتووە حتا سەرروکی هەرێمیش لە چارچەوەی پرۆژە چەکسازی خۆی باسی بازرگانانی دەرمانیش کردووە ڕاستە خۆی مەسلەی ئەسلی و نائەسلی نیە هاوڵاتی کە دەڵێ ئەسلی ئەوە دەبی وەزارەت تەندروستی یەک لای بکاتەوە بە کوالیتی کۆنتترۆل ئەوە کوالیتی کۆنتترۆل ئێستا خۆشببختانە هەیە و زۆر لە دەرمانەکان کوالیتی کۆنتترۆلی کرایە بەڵام کێشەکە لەوەیە زۆر جار کە حکوومەت بەخۆی دەیەوێت دەرمان لە بازار بکڕی تەماشا دەکە ئەو دەرمانانی لە بازار هەیە زۆربەی ئایتمەکانی کوالیتی کۆنتترۆل نەکراینە بەخۆی ناتوانانی بیکڕیتەوە لەبەر کوالیتی کۆنتترۆل نەکرات چۆن لە بۆ نەخۆشەکان بەکاری بینی تەماشاکە لە کاتێکدا وەزارەتی تەندروستی هەمان دەرمان کە لە ناو کوردستان هەیە ڕێگا بەخۆی نادا بیداتە نەخۆشەکان بەڵام لە دەرمانخانەکان کوالیتی کۆنتترۆل حتا باسی لەسەر خوراک و لەسەر ئەمریکانی دیکەشێکە بەڵام دەرمان ڕبتە بە ژیانی خەڵکەوە ئەگەر کوالیتی کۆنتترۆل نەبێ بۆ هاتو تاریمی ئەگەر کوالیتی کۆنتترۆل نەبی نابی بدرێتە هاوڵاتی و بدرێتە نەخۆش ئەی بوو لە سەیدەلەکان ئەسلی و ناعەسلی هەیە ئەمە لە دنیا هەزاران ئایتم هەیە لە ناو بازار دەفرۆشرە و کوالیتی کۆنتترۆلیش نەکرایە یعنی تۆ نازانی ئەوە ئایا ئەسلیەکەیە وەکو هاوڵاتیەکە دەڵێ و حەقی خۆیتی کە دەڵێ ئەسلیەکەیە یان تەقلیدا ڕاست دەکات لەوانەیە تەقلید بێ ئەسلی نەبی بەڵێ دکتۆر سامان ئەکەرێمە ئەوە بپرسین ئاستی کواڵەتی حتا مستەشفاکان مستەشفا حکوومیەکان بۆ نمونە بڕۆ مستەشفای هەلی کۆمەڵی بزنسمەندێن مستەشفایکی زۆر باش و کواڵیتی دروستەکەن بەڵام مستەشفا هەلیەکان بڕۆ ئاستی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان و هەنی ئاستێکی پێویستدانیە بە بەراورد دەگەن مستەشفا هەلیەکان یا حکوومیەکان حکوومەت ناتوانانی وەکو لە زمانێک باشتر مستەشفای ئەمە حەز دەکەین بە داتا قسە بکەین چونکە ئەو فشاری لەسەر مستەشفا حکوومیەکانە زۆر زیاترە لە فشاری لەسەر ئەهلەکان و ئێمە هەمومان لێرەین ئێستا و پزیشکە بەڕێزانە و کاکتۆر حەیدەر و بەڕێزانیش کوالیتی ئیشکارکردن لە مستەشفا حکوومیەکان بەجێری ئەو فشارە و بۆ وەزای ئێستا زۆر باشترە و بەتەحەداوەش و هەرە و پزیشکانەی ئێستا لە حکوومیش دەکەن هەر ئەمانن لە نەشتەرگەری ئەهلی ئیش دەکەن من یەک داتا هەیە من دەمەوێت پێت بڵێم دوو زاراوە هەیە جیاواز بکەین تاوەکو هاوڵاتی بزانێت زاراوی سیستەمی تەندروستیمانەیە و خزمەتگوزاری تەندروستیمانەیە ئەگەر لە سیستەم دەپرسی ئێمە وەکو لایەنی کارکردن ستافی ئەو کەرتە ئێمەش ناڕازین لەلایەن حکوومەت و دەسەڵاتدار و بڕیار بەدەستانە ئەوانش ناڕازین و لەلایەن هاوڵاتیش ناڕازین بوو چاک ناکەن بڵێ بەڵام ئەگەر باسی خزمەتگوزاری تەندروستی دەکەی ئەوە زاراوێت چترە ئەگەر سیستەمێکی باشە نەبێ ناتوانێت خزمەتگوزاری باشیش هەبێت ئێوە ناڕازین بەڵێ ئەگەر ئیجازە بدەی من بۆ دواسکەم خزمەتگوزاری تەندروستی بەڵام من پێت دەڵێم زۆر باشە لە چاو ئەو قەیرانی ئێستا هەیە ئێمە لەگەڵ ئەو 2 ساڵی ڕابردوو تووشی ئەو قەیرانە بووینە بەڵام بەردەوام لە فراوانبوونی نەخۆشخانەکان بووینە هەر لەو قەیرانە ئێمە 4 نەخۆشخانەمان کردەوە کۆمەڵێک هۆڵی نەشتەرگەریمان زیاد کردووە بەشە جیاوازەکانمان زیاد کردووە بەشی ئافرەتان لە دایکبوونمان لە نەخۆشخانەکان زیاد کردو بوون لە ڕزگاری لەوێ هۆڵی زیاتر و قاوشمان گەورە کردو کۆمەڵێک ژمارە لە پێدانی خزمەتگوزاری لاسی پێویست دەبە بوونە دەرمان بوونە نەشتەرگەری لە مستەشفا بەڵێ بۆ دوازکراوەکو پێویست بەتەکید ئەوەی کە لە بنکە تەندروستیەکان و سنتەرە جیاوازە پسپۆرەکان کۆمەڵێک کراوەتەوە و دەرمان و کوالیتیش ئەوەی لە ناو نەخۆشخانە حکوومیەکان و ئەهلیەکان ئەگەر جیاوازی بکەی حکوومیەکان زۆر کوالیتێکی بەرزترە چونکە هەموو کۆمەڵێک فلتەرێشن و کۆمەڵێک ڕێنمایی هەیە پەیڕەو دەکرێت بە وەکو دکتۆر میران باسی کرد ناتوانین بڵێ مطلقاً تەواو 100% بەڵام جیاوازێکی زۆری هەیە لەگە ساڵیان ڕابردوو بە جۆرەی ئەو ڕێنمانیە وزارەتی تەندروستی کە دەری کردووە من یەک بابەت هەیە من دەمەوێت لە ڕۆی خزمەتگوزاری چونکە بەڕێزت باسی ناڕزایت کرد
ئێمە سیستەمێکمان ئەو ساڵۆکە هەولێر پێشنیار کرد لەگەر بەڕێزانی دواتر لە وزارەتی تەندروستی و بڕیاری پێدرا دوای دراسەکردنی چوەرد تەنها لە 6 مانگی ڕابردوو لەو ساڵدا ساڵی 2000 تا ئەمڕۆکەش لە 6 مانگی ڕابردوو 9260 عملیات بەس لە دوای دەوام کرایە لە کاتێکدا ساڵانی پێشتر پار و پێرار ئەم هۆڵە نەشتەرگەرە دادەخرا لە نەخشانەیەکی گشتی تەنها فریاکەوتن کاری دەکرد بە بیستار کاتژمێری نەخشانەیەکی گشتی هۆڵەکەی دادەخست لە پێناو هاوڵاتی لە پێناو ئەوەی کە هاوڵاتی کەم دەرامەتە نەچێتە کۆمەڵێک ئامانزمان هەبووە لەو پرۆژەیە یەکەم هاوڵاتی کەم دەرامەتە بە نرخێک کە 1/5 1/6 دەتوانم بڵێم هەندێکیان زیاتریش کەمتر لە ئەهلیەکان دواتر پزیشک و کارمەند دەرفەتی کاری بۆ ڕەخساوە لە هەمووشی گرنگتر سڕی نەخۆش کەمتر بۆتەوە 9260 لە 6 مانگ کە دەکاتە پارەی بە کۆی گشتی هەموو نەخۆشخانەکان نزیکەی 3 میلیارد 2 میلیارد و 897 میلیۆن و بڵێن 3 میلیارد ئەو 3 میلیارە ئەگەر نەخۆشخانە هەلیەکان بە من ئەجازەم دکتۆر میوانمان خۆ دەزانی زۆرن لەوانەیە زیاتر لە 12-13 میلیارد بەلایەنی کەمەوە خەرج دەکرا نزیکەی 10 میلیارد دینار ئیستثماری حکوومەت بە بۆ هاوڵاتی گەڕاوەتەوە جیرفانی هاوڵاتی ئەوە خۆی خزمەتگوزاریەکی زۆرە ئەگەر لە ڕووی دراستەوە بەڵێ دکتۆر نزار ئەزێ vegêrme cemteve di niha da behsênan dê tê tekirin ku hend ji nexweşxanên hikûmî demê ku hawlatî diçîte wêre îlacan werdigire diktor dibêjî tê êvarî an heta sekreterê diktorî dibêjî tê ev nimûne hene li duhokê jî dibehebin ev nimûne dibêjî tê êvarî seredana îyadame bike li wir عملیاتê bû diket parekî gelek zêdetir demekê da tê tekirin ev emeliyatê divî müsteşfayet hikûmî bû bêne kirin gelo bû vê diyardê weçe hewildana ku ev diyarde nemînîtkên bibît بێگومان ئەvە شتێکی نەڕەوایە و دیری ئەخلاقی مەهەنیە و دەمێ وەکی پێTV خزمەتە هاوڵاتی نایتەکردن کەرتێگشتی لێلگۆرەی شیانە بنمونە گەلەجە هاوڵاتی ئێمە سرە عملیە ناگریتان حەزکەتن خەستەکە ئەهلی بزیترین دەم بوو چارەسەری بێتەکردن ji ber ku bîtin sira emeliyê zor dirêj bûye her wesa jî gelece nexweş demê qesta nexweşxanê medkete ve ji ber lûdê nexweşayê zor bargîraniyeka zor heye bît wekî pêwîst dem doktorî nebîtin gel nexweşî borînîtin û ev bîte eger hindê bîtin heta raddeyekî nexweşî hind ya razemendî nebîte ve lê her doktorekî ku bêşten nexweşekî were کلینیکا من آن برای داده خسته اهلی و ویشیان هبن نخوشخانه گشتی عملیه بکته و ابتشتکی نروا و دیری اخلاق مهنی بگو من في حالتها حتى ایک شوان کسا کوچویه مستشفى طنگاویا بونمونه کسی که بریندار ویره هبویه گلک داخل دکتوری کرنه گفت دکتوره وی برینداری چارەسەر که چارەسەر نکریه اب خوشی کی معاون طبی بویه اف برینداره چارەسەر کریه بی کویدی بیشتی تلکی و هاتی چاو تو دستکاریه وی کاریت کی يعني اف رزين ما بو دكتوره بيقومان كاري دكتوره كاركي جرينج انسانيه جلك دكتور جلد باشن اب ام بيجن نسبيه ليبو فيكي وجكر يا جلو اجراءات جديه هنا كو اف دكتورين اف خمساريه هي البرامبر نخوشي اجراءات برامبر بينكرن بێگومان مە ئیجرات وەرگرتینە و مە گەلەجەژی هەندێک دکتور کوەکە سەرپێچیەکە وی شێوەی کردبیت مە سزادایەژیڤە و ئەکید ژیمە ئەو ڕێخۆش کردیەک و خەلکێمە گازندا خوبگەهینتەوە بەس وەکی هەوە ئاماژە پێدای نە هەمی دکتور وەسان بیتن هەندێک حالەتت تۆسا دیار بنەوە هەر جایکی ژەحتیمالە هەبن ئەس وێ باوەێ دامە ئەگەر هەوڵاتی قەستە ڕێوەبەریا وێ نەخۆشخانێ بکەت و گازندا خوبگەهینیتن هەلووی دەمیلا ئیجراعاتێنە وەرگرتن و چارە سەریاویژی درستیە تێکردن و ئەس باوەرم ژی ئەو دکتورێت و مافی دەتە خوێ شێوەی تەسەڕفێ بکەتن ئەکیدێ دیار بیتەوە و ئەکید ژی ئەم لێ قەبیل ناکەینەوە و ئیجرااتەکرد بڵێ دکتۆر حەیدەر کەواتە و هەر سێ بەڕێزە کە بەرپرسی فەرمانگەکانی تەندروستی لە پارێزەکانی هەرێمی کوردستانن قالێن سەر ڕێقەیران ئێمە توانیمانە شتێکی باش بە هاوڵاتیان بکەین و خزمەتگوزاری باش پێشکە بکەین جیاواز لە سەرنجی هاوڵاتیان لەسەرم کردە تو چیاڵێ فعلا کەرتی تەندروستی لە کوردستانە لەسەر پێخویە بە باش خزمەتی هاوڵاتیانەکە من ئەو ڕێم نییە کەرتی تەندروستی بەڕاستی لە قەیراندایە چونکە ناکرێت ئەو وەکو پێویست نییە وەکو پێویست نییە لەبەر ئەوەی گرنگیان هەیە ئەوان بەڵێ چەند خاڵێکی زۆر گرنگەیە بە کورتی با پێت بڵم یەکەم شت کەرتی تەندروستی وەکو کەرتە کە پەیوەستە بە ژیانی خەڵک نە لەلایەن هاوڵاتی نە لەلایەن میدیا نە لەلایەن ڕۆشنبیرەکان تەنانەت لەلایەن ئۆپۆزیسیۆن و حیزبە سیاسیەکانیش ئەو گرنجەی وەکو پێویست وەرنەگرتیە یعنی لە هزری کورد
ئەوەی وەرنەگرتیە تەمەشاکە ئۆبامە و هیلاری کلنتۆن هەردووچیان بەرنامەی تۆکمەی تایبەتیان لە بۆ تەندروستی دانابوو چونکە دەزانن ئەگەر خزمەتی تەندروستی نەکەن خەڵک دەنجە پێنادا و دەی پابندیش بن بەو بەرنمەی کەدایان نایە یعنی لە کاتێکدا لە سیستەمی جیهانی 800 بوو جە لە بۆ کەرتی تەندروستیدا دەندرێ ئەمریکا 16 دانایە ئەو هێشتا خەڵک رازی نییە کەچی لە کوردستان 4% دانرایە یان نیوەی بودجەکەی کە بە ستاندار مەفروزە بدرێتە کەرتی تەندروستی حکوومەت نایداتێ ئایا ئەوەی پێوتری کەلتوری تەندروستی لە ناو کوردستان ئەو سێ پیاوە ناتوانن ئەو قسەیە بکەن لەبەر ئەوەی هەرسێکیان بەڕێوەبەری گشتین بەڵام ئەم دەتوانم ئەو قسەیە بکەم و ئەوەش غەدرە لە کەرتی تەندروستی دەکرێت ئەوە لەلایەک چونکە ئەوە هەم هانی گەندەلیش دەدات چۆن ئەتو پارەت کەم دایتێ لەبەرەوەی پارێک کەم دەدەیە کەرتی تەندروستی تووشی داڕمان دەبی کە کەرتی تەندروستی گشتی تایبەت بە حکومەت تووشی داڕمان بوو لەبەرەوەی بودجەت کەم دایتێ لەولا کەرتی تایبەت ئیسیفادە دەکات لەبەرەوەی خەڵک ناچار دەبی ڕوو لە کەرتی تایبەت بکە ئەوش ئەو خەڵکی کە پارەی هەیە دەتوانانی بچی خەڵکە هەژارەکە زەرمەند دەبی خەتا بەرە لەمەیە کە لەسەر حسابی حکوومەت چونکە بودجەی پێویستی تەرخان نەکردە لە بۆ کەرتی تەندروستی لە کەرتی تایبەتیش پێت وایە سەبەبەکەی بودجە بێ نەک ئەو سەرمایە مرۆڤ ئەتو دەرمان بەپارەیە ئامێری پزیشتی بەپارەیە هاندان هەر بەپارەیە موچە هەر بەپارەیە باشە کەفتی موچە یەک لەو کاریگەرانیەیە کە باشە مامۆستایەکان کە بایکۆتیان کردی لە بەرچێ لەبەرەوەی پاشە کەفتی موچەکە ناتوانن پێی بژین باشە ئەوە خۆ لە بۆ کارمەندی تەندروستی و پزیشتیش هەمان معنای هەیە بەڵام ئەوان ناتوانن نەخۆش بەجێ بێلن چونکە دائیمەن لەدە نەخۆشێک لە مەترسی مردندایە باشە چۆن کارمەندی تەندروستی و پزیشک دەتوانی ئەوە قبول بکە کە یەک لە نەخۆشەکان لە هەردە نەخۆش لە مەترسی مردندایە بەجێ بێلی ناتوانێت لە شاری سلێمانیش ئەکەلمە بین کە تو بەرپرسی فەرمانگە تەندروستیەوەی باستەوەیکێ کێشەی کەمی داو دەرمان هەیە لە مستەشفەکانە بە تایبەتی لە مەسلەی دەینی قەرز کۆمەڵی کۆمپانیە دەرمان قەرزیان لە لای کەرتی تەندروستیە لەوێ ئامادەنینە دەرمان پێ بدەن ینی باستەوەیکێ کە نەخۆش سەردانی نەخۆشخانەکان دەرمانیە پێ بدەن مەجالم دەی پێش دەرمانەکە من خاڵێک باسکەم ئێمە کە خەڵک نەخۆش دەبێت مەسئولێتی ئێمەیە چارەسەری بکەین بەڵام تەندروستی خەڵک 100% مەسئولێتی وەزارەتی تەندروستی نییە بەپێی هەموو مەسادرە تازەکان 120 تەندروستی خەڵک لەسەر سەحەیە خەڵک دایک و باوکی خۆی لە ئەوڵەوە مەسئولەکە فێریکەن چۆن تەعامولکە خوێندن مامۆستاکان پشکێکیان بەردەکەوێت ئاو پشکێکی بەردەکەوێت من ئەگەر سیستەمی ڕیسایکلینیم نەبوو خەڵک نەخۆش دەکەوێت ئەمە خەتای من نییە ئەگەر ژینگەکەی من مەعامیلەکان ڕقابەیەکی باشیان لەسەر نەبوو ئەوە خەڵک نەخۆش دەکەوێت شێوازی ژیانی حیات خەڵک گوێ نەداتە خۆی ئەمەش پشکی بەردەکەوێت کەواتە لە 120 ئێمە مەسئولین لە تەندروستی خەڵک ئێمە لە 100% مەسئولین لە چارەسەرکردنی خەڵک بەڵام لە 120 مەسئولین لەسەر قسەکانی دکتۆر حەیدەر ئێمە نەمانکتۆ کەرتی تەندروستی وەکو کەرتی تەندروستی و ئەمریکا وایە ئێمە کتومانە موعجیزەیە بەو بوجەکەمەکە لە 4.8 یا 5.8 بەبێ دامەزراندنی پزیشک بەو ملیار و 200 کە بۆ دانراوە و بەو هاوکاریە کە دارایی دیکە کە حەق بوو هاوکاریەکە زیاتر بێ من کتومە موعجیزەیە کە ئێمە لەسەر پێی خۆمان ماوین وەسپاسی پزیشک و کارمەندان دەکەین ئێمە من حەزەکەم پێت بڵێم ڕەنگە ماوەی ساڵێکیش بێت جگە لەو هاوکاریانی حکومت پەنامان بۆ بردبێ بۆ هەندێک کەسایەتی سیاسی کە هاوکارمانن بۆ هەندێک کۆمپانیا کە نیان هێشتووە کەرتی تەندروستی بکەوێ ئەمە لەلایەک بەس کەواتە ئێمە بەرپرسی 100% نین لە تەندروستی خەڵک بەرپرسین لە چارەسەرکردنی خەڵک بە نیسبەت دەرمانەوە باست کرد من پیا و ڕازگۆ بێ من ئەڵێ مەگەل لە ماوەی بەڵام ئیشکالێکی تر لێرەیە باز دەکرێت دکتۆر ئەویش مەسەلەی دەستێوەردانی حەزبنی دەستێوەردانی حەزب لە کەرتی تەندروستیە بنمونە لە هەموو کوردستانە هیچ بەرپرسێک بەڕێوەبەری فەرمانگەیەکی تەندروستی بەڕێوەبەری حتا بنکەیەکی تەندروستیش دانەمەزرێ ئەگەر دەستی حەزبتیانە بێ ئەمە بخۆی ئیشکالێک نییە لە چونیەتی ئیدارەکردنی ئەم کردە وڵی کاگە کار جەناب دەتوانی پرسی من وەکو خۆم هەمیشە حیزبم لە سلێمانی ئیستیقلال کردووە بۆ خزمەتی خەڵک هەمیشە پارەم لە کەسایەتی حیزبیەکان وەرگرتووە هێناومەتە ناو کەرتی تەندروستیەوە قەت پارەم لە کەرتی تەندروستیەوە نەبردووە بیبم بۆ کەسایەتی حیزبی بەڕێی من ئەگەرە و دەستێوەردانەی ئێستا لەم قەیرانە داراییە هەیە کە هەندێک کەسایەتی حیزبی هاوکاری ئێمن پارەمان دەدەنێ وەڵام ماڵیان ئاوا بێ و با دەستێوەردانەکەیان زیاتر بێ لەم قەیرانە ئەمە لەلایەک کەواتە ئێمە هەمیشە من هەوڵم داوە ئیستیقلالی حیزبەکەی خۆم بکەم
پارەم لە ماڵی مام جەلالەوە هێناوە داخڵی حکومەتم کردووە حکومەتم پێژیاندووە کەواتە ئەم دەستێوەڕی من ئیجابی بووە بەڵێ کەواتە ئەم بەرپرسانەوە کۆتۆوەتی سکرتێری گشتی یەکەتی بۆ نمونە کە پارەی هەبێ لە ماڵاوێ بتوانێت ئەم کەرتە گشتی ئەم کەرتە گرنگە قەیرانی ئابووری هەیە پێدانی پێداویستی خزمەتگوزاری بە وڵاتیان لەم ئەزمەیە هەی ئەمەش بخۆی شکالێکی دی نەبوو لەوێ هەیە پارە بەو خوایە کاک هاکارجان خۆ دنیایەک دەوڵەمەند هەیە کە هاوکاریمان ناکاو دنیایە کەسایەتی سیاسی تریش هەیە کە دەتوانن هاوکاریمان بکەن من دایم تەکید لەوە دەکەمەوە ئەڵێم ئەگەر ڕەنگە دووسێ مانگ بەغا دەرمانمان بۆ نەنێرێ ڕەنگە وەزعی ئێمە پەرێشان بێ لەم وەختەی ئێستا بە نیسبەت کوالیتیش دەرمانیشەوە کاکار تۆ ساڵی 2012 دەرمان داخلی شارەکانە بوو بەبێ موافقەتی وەزارەتی تەندروستی بەبێ ئەوەی کوالیتی کۆنتترۆلی هەبێ ئێستا هەنگاو نراوە بە حقیقت ئێستا دەرمان لە سەیتەرەکانەوە نایە کە کوالیتی نەبێ بچۆ خۆت کە بە سەیدەلیەکی ناو شارە بینی زۆربەی دەرمانەکان ستیکەری پێوەیە کەواتە ئەمە شتێکی باشە کراوەکە لەم بەڵام دکتۆر لەمەش ئیشکالێکی تر هەیە ئەم دەرمانانە کوالیتیان باش نیە ئەم دەرمانە بەهاڵە لەلایەن پزیشکی گەلێک جارە بەکاردێ لەلایەن هاوڵاتیانەوە ئەم دەرمانە بەسەر چووە ینی زۆر جار خەڵک ئەمرێ خەڵک کوێر ئەبێ بوو نمونە بڕۆ بۆ سەیدەلیە ئەڵێ ئەم دەرمانە ئەسلیە ئەمە وەکو برنجی کوردی برنجی نەزانم تایلەندی لە هاتووە ینی دەرمانەکەشمان ڕێکەوەی لە هاتووە خەڵک گلەی لەسەرمەش هەیە کاکە کارجان ئەمە بە هەنگاوە لە ئەوڵەوە کۆنتترۆلمان کرد کە دەرمانی تەزویر و دەرمانی قاچاق و بێ کوالیتی نەیە ئێستا دەرمانەکان لە سەیدەلیەکان پەیپەرێکی پێوەیە کە تۆ دڵنیایی کە ئەمە وەزارەتی تەندروستی داخلی کردووە من لەگەڵتم ڕاستە ئێمە نەمانتوانیوە تەسعیرەی دەرمان تەواوکەین بەڵام ئێستا لە ئەولەویاتی ئێمە بە تایبەتی من لە شاری سلێمانی ئەوەیە کە لەم قەیرانە دارایە بتوانین خزمەتگوزاری تەندروستی بهێڵینەوە دەرگاکانمان دانەخەین بەڵام لەگەڵ ئەوەش هەنگاویشمان ناوە من وەکو بۆم باس کردی جەنابەت مەجالن نەدا کە ئێمە هەندێشتی تازەمان کردووە عینایەمان کردوێتەوە و خودەجی پێشکەوتومان کردوێتەوە ئێستا سلێمانی خاوەنی 55 تەختی عینایەیە ئەگەر بەس لەم ساڵ ئەم عینایە نزیکەی 300 نەخۆشی تیا داخل کراوە ئەم خودەجە تازانە 4000 مناڵی تیا داخل کراوە زەرعی مۆخ کراوە من ناڵێم خزمەتگوزاری تەندروستی زۆر پێشکەوتووە من ئەڵێم مقارنەتەن بە دراوسەکانی خۆم دراوسەکانی خۆم کە دایرێکی تری ناوشاری سلێمانیە دەستی پزیشک و کارمەندان ماچ دەکەم کە ئەو خزمەتیان کردووە بەڵێ دکتۆر لە سامانەکە ئێمە بین ئەو ئامێرانەی کە بوو مەبەستی تەندروستی بەکادێنێت لە لێرە لە شاری هەولێر بوو نمونە چەند ئەشی ئایرانینتان هەیە ئێمە لە زۆربەی نەخۆشخانە گشتەکان ئەش ئایرانین هەیە لە ناوشار لە قەزا و نەحەکانیش لە بلێ هەیە لە سۆران لە نەخۆشخانەی ئاشتی هەیە لە هەموو نەخۆشخانەکانی ناوشاری هەولێریش هەیە بەڵام ئەشتر هەیە کە بەڵام باسەوەیەکەی کە بەس دوان هەیە نەخێر ناوەڵا لە ڕزگاری هەیە ئەڵێن هەیە سەرا گرتووە بۆی 2012 مردووە ئەگەر فرسەت دەی بۆ دوازکەم لە نەخۆشخانەی فریاکەوتنەکان فریاکەوتنی ڕۆژهەڵات ڕۆژاوا هەیە ئەوە ڕەنین لە نەخۆشخانەی ڕزگاری جمهوری لە ئاشتی لە بلێ ئەوە هەموو نەخۆشخانەکان هەیەی سیتی سکانەکە لە سەرجەم نەخۆشخانەکانی سەرجەم تەواڕەکان هەیە 4 تەواڕی زائیدەن نەخۆشخانەی منداڵان لە شەقلاوە هەیە لە مێرگە سوور هەیە لە بلێ هەیە و لە سۆران لە ئاشتی لە سۆرانیش هەیە ئێمە ئەو کێشەیەمان نەماوە کێشەی سڕە ناگاتە مانگێک زیاتر لە بەرەوەی ئێمە سیستەمی دوای دەوامیشمان کردوێتەوە بۆی بە ڕێژەیەک زۆر کەمتر لە بازار هاوڵاتی دەتوانێت ئەو چەند ساڵێکە پەیڕەوی دەکەین بەڵام ئەوەی ئامێری پێشکەوتو و گۆڕانکاری بەسەر ئامێرەکان دابێت بەڕاستی لە قەیرانی جستا دیسان دێڵێمەوە 4 نەخۆشخانەی گشتیمان کردوێتەوە لە شاری هەولێر لە 2 ساڵە و لەو قەیرانە ئاسان نییە و هەموو کۆمەڵە بۆیە منیش یعنی حەز دەکەین ئەوە بەرچاو بگیرێت و پێوەرەکان بە هەموو پێوەرێکی هەڵسەنگانی ڕەوشی تەندروستی لە هەموو وڵاتێکدا بە تایبەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی بەوە نییە چەند سڕە دوور و درێژیان سڕەکەمە چونکە وەیتینگ لیست سڕە لە هەموو دنیادایە لە ئەمریکا و لە وڵاتێکی پێشکەوتوی ئەوروپاش وەیتینگ لیست هەیە ینی پێی دەڵێن سڕە نۆرەی ڕاوەستان لە هیچ دنیادا نییە تۆ بتوانانی لە هەفتە و دوو هەفتە و سێ هەفتەدا دەست بەجێ ئێمەڕایەکیان ئەشعری ڕەنین بکەیت ئێمە لێرە بە هاوکاری و بە پاڵپشتی بەڕاستی بە هیمەتی پزیشکان و کارمەندانی تەندروستی خۆشەویست کە سوپاسیان دەکەین توانیتیان شەو بەڵێ سەرنجی من لەسەر پزی بە تایبەتی پزیشکی عرب کە بە ڕێژەیەکی زۆر لە کوردستان ئێستا دامەزراوە لە کەرتی گشتی بێت لە کەرتی تایبەت بێ دکتۆر حەیدەر ئەو ئامێرانەی کە لە کوردستان ئەو تاقیگانەی لە کوردستانە بەکاردێنرێ لە مستەشفەکان ئایا لە هەستی پێویستدایە لە ئاستی پێویست ئەگەر کار بکەن هەمویان ئەگەر تووشی شۆرتێژ نەبن مەسەلەن تووشی تێکچوون نەبن بە ڕێی من بەڵێ بەڵام وەکو ئاگدارم ئێستا زۆر جار ینی ئەگەر ئەتوو
ئێستا تەمەشای نەخۆشخانەك بکەی و 2 هەفتەی دی بچی تەمەشاکەی فەرق دەکەی بەڕاستی سیستەمەکەی ئێمە ئێستا کەس دەتوانم بڵێم سیستەممان نییە پلانمان نییە تەنها نەخۆشخانەکان کار بەڕێکەرن دکتۆر میران ئەڵێ حکوومەت ملزمە لە 120 خزمەتگوزاری تەندروستی دابین بکە سەرنجی تو لەسەرمە یاین چۆن 120 دابین بکە حکوومەت خزمەتگوزاری تەندروستی بە هاوڵاتیان حکوومەت بەڵێ ئێخۆی حکوومەت پێش بەرپرس نییە لە دابینکردنەوە هەموو خزمەتگوزاریە بە خەڵک نا حکوومەت بەرپرسە بە تایبەتی دەزانی چۆن ئێستا لە بەریتانیا NHS هەیە خزمەتی تەندروستی بەخۆڕاییە لە بۆ خەڵک لە بەریتانیا بەخۆڕاییە ئێمە دەوڵەتەی وڵاتەی نەفتین دەبی خزمەتی تەندروستی بەخۆڕایی بی دەبی نەخۆش و هاوڵاتی سنتەری خزمەتکردن بی لە کەرتی تەندروستی دەبی هەموو پزیشک و کارمەند و حکوومەت خزمەتی هاوڵاتی و نەخۆش بکە لە کەرتی تەندروستی و دەی بەبێ مقابلیش بی لەبەرەوە ئێمە وڵاتەی نەفتین ناکرێ وڵاتێک نەفتی نەبیتن لە ئەوروپا بی گەورەترین نەشتەرگەری لە بۆ بکرێ کە لەوانەیە ئەگەر بێمە زندەی بکەی لە پارەی احتیمالە نەخۆشە 1 ملیۆن دلاری لێ خرج بکرێ کەچ 1 تاکە دۆلاریشی لێوە ناگیرێ ناکرێ نەخۆش لایمە سەرگەردان بی بچیتە کەرتی تەندروستی ببینی وەکو پێویست خزمەتی ناکرێ بچیتە کەرتی تایبەت وەکو پێویست پارەی پێنەبی بتوانی خزمەتی خۆی بکە تابعی لە هەردووچی ئیشکالی هەیە ئێمە پێویستمان بە پلانێک و بە سیستەمەچی تۆکمەی تەندروستیە و بەڕێی من بەو شێوەیە ڕاستە خزمەت دەکرێتەوە ئەمەوێ سەرنجی ئەم سێ بەڕێزش بە کورتی وەرگرم دکتۆر نزار دێمە جەمتە دەبێژن لە دووکێ کۆمەکە دکتۆرێت گەنجێت خوددانشیان هەنە لێ تەوزیفکرد ناوان گرنگە گەلو لە داوی پرسیارام نەکەرەوە بێت و چت بێژی ئایا ئەف پرسگرێکێن تەندروستیە بۆ خەلکێ دووکێ بێنە چارەسەرکردن لێ دکتۆر بوان هێنە تەوزیفکردن چ ئەلندەک هەیە ئەس حەسکەم پتر وەختی بدەیە من کاک هەکار ڕاستی ئەو هەواڵێت سەحبەتکردین و کە گەلێک جاوسا ئاماژە پێدا کو ئەنەوە من وەزعێکی زۆرێ ئایدیال یە نمونەک داجینەوە ئەمت گەلە قەیرانە داجین بەێ دکتۆرەکە بەس بێ بێژی ئایا ئومێتەیە مشکلا گەلمەمکێ بریتان مشکلا دروکێ دەوروبەرێکار پێلە بەرسەوێ بدەم پێلە بەرسەوێ بدەم دێ بەحث کەم کورتیش دێ بەحث کەم بەس ئەس بێژم ئەمریکاژە حتانوکە گرانترین سیستەمە تەندروستی لە ئەمریکای و خەلکی ئەمریکاژی نەشێتن هەمی گەڵاب گەتاوەدیە هەکە تو بێژی ئەمریکاژی پارەیە هەمی کوردستانێژی ئەم ڕاستە کە وڵاتێکی نەفتی بین بەس ئەو بەجێتە مەهەی ئەنوکە بە 2 ساڵە چیتە ساڵە سێدامە هیچ بەجێت نینە ئەمێ کارتکەینەوە بارگرانیەکە زۆر هەیە سەرکەرتە تەندروستی توکەساکە پارێزگاها دووکێ ئەو بارگرانی پارێزگاها دووکێکی بە هەش دەستپێکە قەیرانە حتا نوکەش هەمی جاپتر بووە سپاس دکتۆر چەندسانێک مەوەختمە دکتۆر میران بە کورتی لە چارکە ئەم قەیرانەیە ئەکرێت ئیدامە بە دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بدەن عفو تێنەگەیشتم کاکا لەم قەیرانەیە لەم ڕەوشەیە بە تایبەتی ڕەوشی سلێمانی کە تۆتی ڕەوشێکی تایبەت هەیە ئەکرێ ئیدامە بە دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بدەنەوە ئەکە زۆر بەکورتی ئەو کاتەی کە بەڵێ کاکەکار هەتا ئەو کاتەی کە پزیشک و کارمەندان بڕیاریان داوە کە خزمەت بکەن لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئینسانیەوە خزمەتگوزاری تەندروستی بەردەوامە بێ و من حەزەکەم شتێکت پێ بڵێم ئێمە لە شاری سلێمانی بە جوێرەی هەڵکەوتەی شاری سلێمانی بەڕێوەبردن لە سەحا بۆردێکمان هەیە بە تەنیا من زۆر کەماوانی سندیکاکان بەڵێ هەموو سندیکاکان و هەموو ڕێکخراوەکان و تەنانەت ڕایەڵەی گۆڕان هی کۆمەڵ هی یەگرت و بۆردێکمان دروست کردووە کە مناقەشە دەکەین بۆ ئەوەی بزانین پلانی داهاتوومان چی بێ هەڵمان بەیەکەوە ئیش دەکەین لەبەر ئەوە تا ئێستا پزیشک و سپاس بۆ کەواتە کاک سامان ئەو مستە شفای لە شاری هەولێر هەموو خەڵکی هەولێر دابین کراوە ئێستا لەوانە بە ڕێژێکی زۆر کەم خەڵکی هەولێری سیفەتی تیا بکەن سەرنجی تو لەسەرمە ئایا طبعا ئەو ژمارە زۆرەی ئاوارە ئێستا لە شاری هەولێرەکە زیاتر لە نیوەی لەسەر ئاستی هەرێم ئەوە بارگرانیەکی زۆرە بۆ ئێمە سوپاسی پزیشکان و کارمەندانی تەندروستی دەکەن هەموو فەرمانبەرانی کرد تەندروستی و پێوەرەکان ئێمە بە پێوەری ڕێژەی مردنی منداڵان ڕێژەی چارەسەری ئەو سەدان هزار عملیاتە دەکرێت ئەو هەموو پێداویستی و نەخۆشە تەنها لە نەخۆشخانەی منداڵان ڕۆژانە 1600 منداڵ علاج دەکرێت بۆیە ئەوە خۆی پێوەرێکە بۆ سپاس دکتۆر هەیدەر دوا سەرنجی تۆ لەسەر ئەمە دوا سەرنجی خۆت تاگەر بە کورتی بەڵێ وڵی هیوادارم حکوومەت بە بودجەی کەرتی تەندروستیدا بچیتەوە و هیوادارم پاشەکەفتی موچە کارمەند و پزیشک
شمل نەکا لەبەر ئەوەی بەڕێی من پێشمەرگە و کارمەندی تەندروستی هیچیان لە ئاسایش و پێشمەرگە کەمتر نییە و هیوادارم ئەو برادرانەی لە ستۆدیۆ بەڕێوەبەرە گشتیانە زۆر تەفاسیلی ورد هەیە لە سیستەمی تەندروستی هیوادارم چاچی بکەن بۆ نمونە لە فریاکەوتنەکان تایبەتمەندیەکان دیار بکرێ نەخۆش جیا بکرێتەوە گرنگی بە سنتەرە تایبەتمەندیەکان دکتۆر نزار ببرە دیارە سەرنجێکی گرنگێتە بۆ ئەگەر گەلێ بکورتی بێژی سپاس کاک هەکار وەکو دیار و کاک حەیدەر و ئاماژە پێت کە تو هەر هەواڵێکی دیل وێرێ ئەس باوەرم ئەم هەمێت زانین بلا تو شێ خزمەتێکە تەندروستی لە ئاستێکی پێویستدا بکەیت تە دەستگەهێکی باش بێت تە کارمەندێت هێژات بێن ژمارە وەب زیرەکی بە و تا ئامرێن باش هەبن هەمین شتا ئەوە کەسێک نینە نەزانین بەس شیان تشتێکە و خەون تشتێکە تڤیا ئەم واقعیانەدا هەزر بکەین کارتێ تەندروستی و سیستەمی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی ئەوروپای کوردستانی تێنە پێشکەشکرد بەڵێ زۆر سپاس بووتە زۆر سپاس بووتە زۆر سپاس کاک نزارێکە زۆر بەکۆی تو سەرنجەیە بەس پێت بڵێم لە سێ ساڵی ڕابردوو لەو قەیرانەدا 3170 فەرمانبەر بە پزیشک و کارمەند تەندروستی و نیشانە جیاوازەکان ئەوانە کەمی کردووە لە میلاک لە کاتێکدا کە دامەزراندن نەبێت ئەوە بەتاکید هۆکارێکە کە قەیرانێک لە کەرتی تەندروستی دروست دەبێت بۆیە هیوادارین کە دامەزرانی پزیشکان و بەڵێ زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بەڵێ بەرزان سپاسی بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بن جارێکی دیکە سوپاسمانەکانمان لە ستۆدیۆ و لە شاری سلێمانی و لە شاری دۆیکێ تا دیدار خواتان لەگەڵ